بابک پۆلیس ڕژاوەتە بەر دەرکەین و سینگایزی تایبەت دەنگت نابیستم لە جێگایك ڕاوەستە لە باز نەداری چی؟ دەڵێن پۆلیس هەموو بیناکەی گەماڕووداوە کامران! کامران! کامران یارمەتی بدە! ئیمان ساغی ڕێکخراوە نابێ بزانێ من لێرە بوو بابک لەکوێیە؟ پێکایە نەمتوانی بیهێنم من ئەسەزادەم بەڕێوەبەر و بنیادنەری کۆمپانیای PVU ئەگەر گۆڕانێک دەبینن بە من بڵێن ئەم تابلۆیە لە نێو ژوورەکەم نەبوو ئەمە هی ئەمە نییە ئێلهام خۆت وتت وەرە کتێبەکەت ببەوە من وتم بە کتێبەکەت بەرەوە کتێبی زمانەکەمی تر کێشی بە خودا من گێژم من تەلەفۆنم بۆ تو کردوتم بێ بۆێرە کێ وتی بیت بۆێرە من دوایین جار لە هەرێمی ناوچەی دوو تەلەفۆنی کرد ناوچەی دوو بڵێ ببینید ئیمان کوای ڕۆیشتە دەرێ بۆ کوێ ڕۆیشت من نازانم ئۆتۆمبیلێکمان بەو ناونیشانە دۆزیوەتەوە بڕۆ ناواتایی هەل لێرەوە چوەدە دەرێ بڕۆ بزانم ئاتایی دەنگی من دەبیستی؟ خێرا خۆت بگەینە سەربان خێرا
دەی باسی پەیوەندیەکەتان بکە. کامران لە کۆنە دۆستەکانی منە. کارم بە دۆستایەتیتانەوە نییە. هاوکاریتان لە ڕێکخراوە. ڕێکخراوە؟ کامە ڕێکخراوە؟ من باوەمرم کارمەند نەبوو. ڕێکخراوەی سیخۆڕی، خراپکاری، تێرۆریستی. من؟ تێرۆر؟ سەرگۆر زۆر منت بە هەندگرتووە. گاڵتەم پێەکەی؟ ئاس قەزا هەر تااقەتی گاڵتەم نییە. بە سووتی خۆتە ئەگەر بڵێ کێ لە پشتی پەردەیە. من نازانم باسی چی دەکەن. من بەس دەزانم کامران هەکێرە. پێویست ناکە جەمشیدی کازیمی بە من بناسێنی. بڕۆ سەرێ لەسەر سەرێکان سەرۆکەکەتان دواتر تەشریف بێنن. کاتی خواردنی دەرمانێت. دوای خانم. سەبارەت بە ئازاری مەرەدی چی دەزانی؟ سعیدی شوکری، حەمید مایلی، دیسان بڵێم ئەوانەی لە بانن سەرەوەی هەرەمەکە بە کێ من دەگات؟ هەر تێناگەم باسی چی دەکەن. ئەمانش کە ئێوە ناویان دەبن من نایە ناسم. شەهابی هاشمی، تۆ لە بەرتاوانێکی کەم باید کۆتی زیندان کە ئاڵقێکی ئۆپراسیۆنی تۆکمە بکەی. تیابردنی جەمشیدی کازمی. پرسیاری یەکەم، کێ داوای لێ کردی کامران بکوژی؟ و پرسیاری دووهەم، لەبەر چی؟ وەڵامی هەوڵ و ئاخر لەبەر دڵی خۆم. مەسالەکە دەگەڕێتەوە بۆ ساڵانی ڕابردوو. من کچێکم خۆش دەویست. ئیتر خەریکی وەڕازم دەکەی هاشمی. من خەریکم باسی خراپکاری پیاکوژی دەکەم، تۆ خەریکی چیرۆکی لێلی و مەژنون بۆ دەگەڕیتەوە؟ منی تر هیچ قسەیەکم نییە بۆ کردن. پێم خۆش بوو یارمەتیەکتان بدەم. بەو لەونە تۆڵەیەکیشم لە کابرانە سندەوە. ئەگەر شتێکی زیاترتان دەوێ من دەبێ پارێزەرە بۆ خۆم. پارێزەرت دەوێ؟ ڕاست دەکەی. ساروان بەڵێ ئەتایی، جناب سەرگورد. کاک شەهابی هاشمی تر پێویستی بە پاراستنی فیزیکی نییە. بڵێ پاسەوانەکەم بڕۆ. باشە بەسەر چاو. لە یەکی چوار بۆ گەشتی سەقامگیری لە نەخۆشخانە. زۆر باشە. ئێمە قبولمان کرد کە هەرەمێک لە ئارادا نییە. کەسیش بڕنیار نییە تۆ لەبەر بێدەسەڵاتی تیابەرێ. پۆلیسیش دەبێ ئاگادی زیندانی بێت بە چاوان. کەوایە تەنیا پاسەوانەکەت بەسە. بڕێن کوڕەکان. سڵاو بەڕێ سارمین، ئەمن سەعیدیم بەڕێوەبەری بەشی دراوی کۆمپانیا لەلایەن بەڕێزشکەوەریەوە سەلام، پەیوەندی ئەم کاتەدان باش لە خزمەتدام. ئەو بڕەپارەیە وتوتان هەرێستا گۆزرایەوە بۆ نێوی حسابی کۆمپانیای گەشە پێدانی کێڵگە گازیەکان. حەق دەستیەوەشم بە جێڕژاندنی و حسابی شخصی خۆتان. تکایە هەردوو حسابەکە چاو لێ بکەن بزان پارەی تێ هاتووە منیش ئاگادارکەنەوە. زۆر سپاس، تا نیو سەعاتی دیکە پێتان دەڵێ. ئیزن بدەنەوە حسابانە چێک زۆر داوای لێبوردن دەکەم، زۆر منەتبارم دەکەن ئەگەر تا چارەکێکی دیکە پێم بڵێن. لەبەرەوەی کە بەڕێز ئەشکەوەری خەریکە دەچێتە سەفەر دەیەوێت پێش سواربوونی فڕۆکە و قەپاتکردنی مۆبایلەکەی ئەم هەواڵە خۆشە ببیسێت. باشە، تا چارێکێکی دیکە ئاگادارتان دەکەمەوە. جارێ خوداتان لەگەڵ. زۆر لوتفتان کرد، خواتان لەگەڵ. جەناب سەرگورد، ئەمە راپۆرتگەلێک بوو کە فەرمووتان بیهێنمە خزمەتتان. دەست و چاوت زۆر خۆش. سپاس. جناب سەرگورد دقیق تەشریف دێرن.
ئەمە کەلوپەلانەیە لە حەشارگای جەمشید کاتمی دۆزراوەتەوە. شەکەکان کەلوپەلی گریم جلوبەرگ ئەمە شەو بێچارەوە جەمشید تەقاندیەوە. ئەم کاناڵە پیشان دەدا دەمان هەر لە پێشەوە ئامادەی هەڵاتن بوون. ئەمەش سیستم کۆمپیوتەرەکەیان. شتێکیشتان تیا دۆزیەوە؟ سیستمی عامل هەندێک نەرمامەیەکی پرۆگرام نووسی سکایگرابلیشی هەبوو. یانە دانلۆدی ئەفلاینی هەبووە؟ من فایلێکی دانلۆد کراوم نەدیوەتەوە. تەنیا لە نێو کەلوپەلی ڕێسیڤەرێکی ئاسایی بوو. ڕەنگە ڕاستەوخۆ دانلۆدی کروێت سەر هاردێک سرناڵ و لەگەڵ خۆی بردوویەتی. دروستە. لە ئەسکاپیشدا لەگەڵ ئایدیک بەناو سەفەر ڤیدیۆ کۆنفرانسی هەبوو. هیچ شوێنێکی دیکەتان لەم ئایدیە لە جێگاکی دیکە نەدیوە؟ نەقوربان. بەس فۆلدرێکی تێم ساز کرا بوو کە تێدا فۆلدەری ڤیدیۆ بوو بەڵام هیچی تێدا نەبوو. یوزەرنێم پاسوەرد چی؟ یوزەرنێمەکە کە هەمان کۆلۆڤێرە کە ئەندازیار وتو بووی. بەڵام پەسوەردەکەی گۆڕیوە ناتوانین بەکاری بێنین. غۆڵامی. ISP بە پێوشێنگرتن لە ڕێگای دۆزینەوەی سەرڤەرەکان لەسەر ڕێگای لەگەڵ هاوکارەکان لێکی بزنەوە. دەبێ بزانین چیان دانلۆد کردووە. بەداخەوە هیستۆری سکایگرابلەکەی پاک کردووەتە قوربان. شتێک دیکە نییە. سێکتۆر بە سێکتۆرە هەردا فلاینەکان چێک دەکەن. راپۆرتی ڕۆژانەم دەبێت. دەبێ بزانین لە دوی چی دەگەڕێن. بەڵێ قوربان. ئەلۆ فەرموون. سەلام بەرە سایدی سارە میم. سڵاو لە خزمەتانم. داوای لێبوردن دەکەم تاوێک سەبر بکەن. ئەلۆ ببورن. باڵێ تا 10 دقەیتر سواری فڕۆکە دەبێت. ئەگەر مەسەلەیەک هەیە بە منی بڵێ من لە خزمەتانم. هەموو کارەکانی داوەتە دەستی من. بەڕێز مبارەکە من زۆر پیرۆزبای دەکەم لەوەی کە کۆمپانی ئێمە توانیوێ بە سەرمایەنانەوە لە کۆمپانیەکەی ئێوە لە قەیران ڕزگار کات. من زۆر خۆشحاڵم. تکا دەکەم خواتان لەگەڵ. بەڕێز ساروی من لە خزمەتی ئێوەدام داوای لێبوردن دەکەم. تکا دەکەم. وتم حیسابی کۆمپانیایان چێک کرد. هەموو پارەکە ڕژاوەتە حیساب. محەبەتتان کردووە پارەتان ڕژاندوێت حیسابی منیش. تکا دەکەم و ئەمە فەرمو قوربان ئێوە زەحمەتی زۆرتان کێشەوە بۆ کۆمپانیەکەی ئێمە. زۆر سپاس. چاوەڕێ ئەوم نەبوو. تکایە لەلایەن منەوە سپاسی بەڕێز ئەشکەواریش بکە. بەڕێز ئەشکەوەری لەسەر ئەم شتانە زۆر جەخت دەکەم. تەنیا من داوای لێبوردن دەکەم تکایە فەرموون پشکەکان دروست لە کەیەوە بە ناوی کۆمپانیەکەی ئێمەوە دەگوازرێتەوە. ئێوە هەر لە ئێستاوە دەتوانن خۆتان بە خاوەن ئەم پشکانە بزانن. قوربان زۆر سپاس زۆر سپاس زەحمەتان کێشە. من گومانم لەوەدا نییە کە ئێوەش وەک من ئەم مامەڵەیە هەرگیز لەبیر ناکەن. بەس ئەگەر ئیزنم بدەنێ با منم پەیوەندیە ببڕم و پێش هەستانی فڕۆکە بە بەڕێز ئەشکەوەری ئاگاداری بدەمەوەکە پشکەکان گۆزراونەتەوە. تکا دەکەم جارێ خوداتان لەگەڵ بێ. تکا دەکەم خواتان لەگەڵ. سلام. سلام. جنابی سەرۆکەیە. بەڵێ فەرموو. دەرکەکەم بۆ بکەوە. سلام جنابی دکتۆر. سلام فەرموون. کێشەیە کاتۆتە پێش پێویستە حتم خۆتان بێن بیبین. چی بووە؟ دەتوانین بە تەلەفۆن پێم بڵێ؟ تا ئێستا شتیوەم لە تەمەنمانەدی بوو. پێم وابێ حەک کراوین. ها؟
چاویلەکەن ئەمە چییە؟ کەسێک دزەی کردوتە نێو سێرڤەرەکەمان. ئەدەی چی کردووە؟ هێشتا نازانم چی کردووە، بەڵام گومانێک لە دزەکردنی نییە. ئێمە ڕۆتێلەکانمان چێک کردووە، کێشەی هاروێردمان نییە، بەڵام فایرەواڵەکانمان هێرشی کورتماوی کراوەتە سەر. پێم وایە ڤیرروسێک لەسەر ڕەمی کاتی هاتنە دەری ڕاپۆرتەکان دانراوە و دوای ماوەیەکیش ڤیرروسەکە لە ناو چووە. جەمشید کازمی لەگەڵ دوو هاودەستەکەی بابەک و ئیمان و خۆشکی ئیمان بە ناوی ئەلهام یەکبەر نژاد کۆمپانیایەکی درۆینە ڕێک دەخەن بە ناوی پیوڤی. دەی مەبەستیان چی بووە؟ یەکەم پرسیار جەمشیدی کازمی لە هەموو کارێکدا ئینترنێت و دنیای مەجازی بەکاردێنێ. ئێستا بۆ دەبێت ڕیسکی پێکێنانی کۆمپانیایەک بگرێت ئەستۆ. باڵێ ئەمە پرسیارێکی باشە. ئەویش ڕێک لە کاتێکدا کە هەڵاتوە هەموو ئێران بە دوایە دەگەڕێن. ڕەنگە ویستبێتی کارێ بکات کە لە دنیای مەجازی ئینترنێتا بۆی نەکراوە. وەکو چ کارێ؟ وەک مامەڵەکردن. یاکو ڕەنگە دیدارێک لەگەڵ کێ؟ بۆ وێنە لەگەڵ کەسێک کە تا کۆمپانیایەکی ڕاستەقینە لە نزیکەوە نەبینە متمانە ناکە. دیدار مامەڵە متمانەکردن ڕەنگە هەمووی ئەمانە. یعنی کامران بۆ ڕاکێشانی متمانەی کەسێک کە بە ئاسانی فریو ناخوات پێویستی بە کۆمپانیایەکی سەرمایه‌دانەوەی نێودەوڵەتی هەبووە کە بتوانێت مامەڵێکی یەکجار گۆرە ئەنجام بدات؟ پێم وایە. بەڵێ دواتر کۆمپانیایەکی هاوچەشن کە داخراوە هەڵدەبژێرێ و لەوێ وەکو بنکەی خۆی بەکاری دێنێ. دێت تا ئێستا نیوە ڕێگەکە ڕۆشتووە. تازە ئەگەر بەرانبەری بیاوێ سەبارەت بە کۆمپانیەکە لێکۆڵینەوە بکات دەزانێت کە ئەو کۆمپانیە بەڕاستی بوونی هەیە. دەی ئێستا پێتان وایە چه مامەڵێک توانیوە بکات؟ ڕەنگە ویستبێتی ڕازی بکات لە پرۆژەیەکی گەورەدا سەرمایە بدەنتەوە. نانا من لەگەڵ بەڕێوەبەری کۆمپانیەکە قسەم کرد. وتی خۆیان کۆمپانیایەکی سەرمایه‌دانەر بوون. یانێ بە فەرزی ئەوەی کە کازمی بیاوێ ناونیشانی ئەم کۆمپانیای بەکاربێنێ ئیتر ناتوانێت سەرمایه‌دانەر بکێشێت بەرەو لای خۆی. باڵێ ئەگەری زۆرە وای نواندە بێت کە کۆمپانیەکەی دەهەوێت سەرمایە بنێتەوە. ئێستا کۆمپانیایەکی نێودەوڵەتی سەرمایه‌دانەر لەکوێ دەتوانێت سەرمایە بنێت؟ ڕەنگە جێگایەکی تەواوی وەکو دانانی کارگا. نا کاتی زۆر دەبات. جەمشید یەکسەر دەچێتە سەر ئەو کارانەی کە خێرا بگات ئەنجام. ئەرێ وایە ئەو پیاوێکە لە دوی کارێکی گەورە لە ماوەیەکی کورتدایە. کڕینی جێگایەک وەکو ستادیۆمی وەرزشی یان تیمە فوتباڵ یان لەنگەرگەیەک بازرگانی نازانم شتێک وەک لەنگەرگا. بەڵام من پێم وایە جێگایەکی ئەم بیرۆکەیە جێی گومانە. خۆتان باش دەزانن کازمی هەموو دنیای کۆمپیوتەر و فەزای مەجازی لە مشتیدایە. ئەی بۆ ئەم توانایەی بەکارناهێنێ ئەویش لە کاتێکدا کە زۆربەی قوربانیانی زانیاریەکی کەمیان لەم بارەوە هەیە. هەرچەند دروستە ئەم جارە زیاتر پێویستی بە فەزای ڕاستەقینە هەیە تا فەزای مەجازی. بەڵام من پێم وایە لە ئاکامدا مامەڵەکە لە ئینتەرنێت و فەزای مەجازی ئەنجام دەبێت وەک سەرمایه‌دانەوەیەکی ئینتەرنەتی. کێیە؟ لە نووسنگای سەرۆکی ناوەندی بورسەوە تەلەفۆنیان کرد قوربان. بورس؟ بەڵێ. ئەرێ دەی هەوێ لە بورس سەرمایە بخاتە گەڕ. ئەتایی وەڵام بدەوە ئەشتیاق وەرە. سەلام سەروان عەتاییم تکایە فەرموون. سلام من سەرگۆرد ئەحمەدیم. فەرموو جەناب سەرگۆرد لە خزمەتی ئێوەدا. خێرا دەبێت سەرۆکی ئێرە ببینم. شتی وا چۆن دەبێ؟ من کە تێناگەم ئێوە چ دەڵێن. من کە بە تەواوی پێشۆکاوم مەگەر ئێوە لێکۆڵینەوەتان نەکردووە. من خۆم چاوم پێکەوت. نازانم. ئاخ تاوێ ڕاوەستە. ئێستا پەیوەندی دەکەم بە بانکەوە. جارێ خودات لەگەڵ. کڕیاری پشکەکان بەڕاوێژی و کارناسی کارگوزاران دێنە نێو مامەڵەوە و بەکردەوە کڕینی پشک لە ڕێگای کارگەرەوە ئەنجام دەبێت. یانە تا کارگێڕ وەرگرتنی پارەکە پشڕاست نەکات مامەڵە ئەنجام نابێ؟ هەروایە
ئێستا تەرازی حەسێبەکانی یەکێک لە کارگەڕانی ئێمە تەواودا بەزیوە جناب سەرگورد. ئێوە لەگەڵ بانکێکی تایبەت کار نا دەکەن؟ لەم بوارەدا بەرتەسک نەکراوینەتەوە. ڕاپۆرتی دوایی بنکەیشم جیاوازی پەشڕاست دەکاتەوە؟ جێگەری بەشی دراوی بانک هیچ وەڵامێکی بە ئێمە نەداوەتەوە. فەرموو. سەڵام قوربان. سەلام. فەرموون. سلام علیکم. سەلام. سلام علیکم. ماندوونە. سلام. سلام علیکم. جناب سەرگورد ئەحمەدی. زۆر بەختەوەرم. ئیزن دەفەرمون فەرموو شتێک بەڵێ قوربان. قوربان ئەو کارگێرە ناسراوە بەڕێز سارمی لقی کارگێری دانش بڵێ نەسا بێت بۆ ئێرە. تەلفۆنێ بۆ بەڕێز سارمی بکە بڵێ بۆ ئێرە لەسەر فەرموویەوە. بەڕێ سەرمی تکایە تەشی فێرم بۆ ژووری سەرە و کاریان پێدا بەڵێ تەشی فێرم بۆ نەهۆمی پەنجم. ئێستا کۆمپانیای خاوەن پشت زیانی لە دەکە بیا کارگوزاری. کاتێک کارگێر پشتێک دەکڕێ بۆ کڕیار جگە لەوەی لەگەڵ کڕیار ئاڵوێری دراوی هەبوو یان نا دەبێ پارەی پشکەکان فرۆشرا و بدات بە فرۆشیار چونکە بەرپرسایەتی ئەو مامەڵە و ئەو سەودایە لە ئەستۆی کارگێڕە. سلام. سلام بەڕێز. جەناب سەرگورد ئەحمەدی بەڕێ سارمی نوێنەری کارگێڕی. زۆر خۆشحاڵم لە دیتنتان. منی شەر بۆ ژێرە فەرمون دانیشن فەرمون. بەڕێ سارمی چی ڕووی داوە؟ بڕوا بفەرمون من هێشتا هەر گێژ و حەپەساوم نازانم چی بڵێم. حیسابداری کۆمپانیا بڕەپارە ڕژدا و نێو حیسابەکەی پشتڕاست کردوێتەوە خۆشم لە ئینتەرنێتەوە حیسابەکەم چاو لێ کردو هەموو شتێک دروست بووە. لە ئێستا چی؟ پارە لە نێو حسێبی ئێوەدا هەیە یان نا؟ کێشە هەر لێرەدایە. بانک دەڵێت تەنیا 1000 تمەن لە نێو حیسابەکەدایە. ئێوە بڕوا دەکەن؟ کەوایە حسێب بە بانکیەکانیش دەبێت کۆنتڕۆڵ بکرێن. جەناب سەرگورد دەقەیەک تەشریف دێنی؟ داوای لەبوردن دەکەم. سیستم پشڕا. بەختیارمان بۆ هیچی لێ نەهات. بە پێی راپۆرتی هەواڵنێرمان ناوەندی بورسەی ئێران ئەمڕۆ بەر هێرشێکی سایبەری کەوت کە بەهۆی وشیاری بەرپرسانی ناوەندی بورسە و پۆلیسی تایبەت ئەم هێرشە سایبێریە بەرەو ڕووی شکست بووەوە و هەکێرەکان نەیانتوانی بگەنە ئامانجی خراپکارانیان. هەر لەم ئاراستەیەدا ئیدارەی پەیوەندی گەشتەکانی ناوەندی بورسەی ئێران سەرمایەدانەرانی خۆی دڵنیا کردەوە لەوەی کە ماڵپەڕەکانی ئەم ناوەندە بانترین ئاستی ئەمنیان هەیە و جێ هیچ چەشنە نیگەرانیەک نییە. تکایەک ئێستا گوێ بدەنە راپۆرتی کەشوهەوا. ئەلهام و کێ ڕۆیشتی؟ بیستت ڕادیۆ چی وت؟ ئەوە یانە کامران زیندووە. شکر بۆ خوددا کەوایە دەتوانین بگەڕێنەوە بۆ ماڵ. بۆ کێ بگەڕینەوە وا قسە دەکەی؟ دایکم ئیتر تا ئێستا دڵە خوڕپەشێتی کردووە. من دەبێ ئاگاداری بکەمەوە. بۆ هیچ تەلەفۆن ناکەی ها جارە پڕمەترسیە. مەترسی؟ مەگەر من چیم کردووە؟ تۆ داوات کرد لە من 4-5 سەعات سکرتێری کۆمپانیایەک بم. سکرتێر بوون تاوانە؟ سکرتێری کۆمپانیایەکی ساختەگی تاوانە. دەزانی دوێمە چه هەراهوریای بەرپا بوو پلیس ڕژاوەتە وێنە شەڕە تفەنگ و بگرە و بەردەست تفەنگ ئەدەزانی یعنی چی؟ تۆ خۆشکی منی ئێمە هەردووکمان لەوێ بووین نەزانی خۆ یانەی ساردووکمان گیر و دەین. ئەمە ئیتر هیچ پەیوەندی بە ئێمەوە نییە ئیمان. ئێمە لەو کاتەوە لەوێ هەڵاتوین و هاتوین ئیتر هەر شتێک لەوێ ڕوودات پەیوەندی بە ئێمەوە نییە. خەریکی مشکم دەخۆیە. ئێستا ئەگەر کامران مردبایە بارود و خێمە باشتر بوو بەڵام میسەکە زیندووە نا. لانی کەم بێڵە با تەلەفۆنێکی بۆ بکەم. بێڵە با تیکێنان بخۆین مێشکم پەکی کەوتووە. خەریکم دەمرم لە برسیە. بڕوانە چی پێ دەڵێم هەڵاتن هیچ سوودێکی نییە. ئیمان.
خەریکی چی دەکەی؟ فەرمانی دکتۆرە. کامە دکتۆر؟ ناوی دکتۆرەکەی من چییە؟ هەرە سارەکەی من لەکوێیە؟ ئەمە شتێکی گرنگ نییە دەستت داخە؟ ڕۆتواوە وتم وتمەمە چییە؟ ئەمە بۆ ئەوەیە کە دەمە ببەسیەوەی دەقسە دەکەی. کێ تۆی نردووە ئێرە؟ ها؟ هەرەوە کە تۆی هەنارد کە کامران بکوژیت بەڵام تۆ نەتوانی. بەڵام من کارم تەواو دەکەم. لە پێشەوە تۆ ئەوەندەدا پیاوێکە ڕەحمەت بە سپێریش نەکەن. کێ؟ سپێر؟ ئەوت بە پلیس فرۆشت. منەگە بە جیاتی سپێر وایە نەمەهێشتۆ زیندوو بمێنی خۆم دەتم کوشت. من ساڵەهایە سپێرم نەدیوە بۆ هەڵی تو پەڵی تەڵێ. ئەو دەنگ و هەرایە چییە؟ بڕۆ لاوە ئیمان بڕۆ لاوە بێڵە با بڕۆم. دەیوەرە ئەم لاوە ئیتر با هەموو دەنگۆ هەرادا مرکێتەوە جا پێکەوە دەڕوین. ئاخری چی؟ ئاخری دەبێ هەر لێرە بڕۆینە دەرێ؟ ئەم کابراایەکی تو ئەوەندە لێی دەترسی. تاوانکار لە وڵاتی ئێمە زۆر و زەبەندە کە پۆلیس زۆر بەیانی قۆڵبەست کردوون. مەگەر نەدوت کامران تاوانکار و لە بەندی خانەدا بووە؟ کەوایە ئەوەندەش زیرەک نییە پۆلیس ئاخری هەر دەیگرێت. ئیمان! پەیوەندی چێتبەت پێکەوە دەچین دەبن شاتمە مجارێتی ئەم جارە ئاگادارتان. ئەلۆ ئەلۆ تکایە مەیبڕە من ئیمان نیم بەڵام مۆبایلەکەی بەلای منەوە جێماوە. ئەم باڵێ خەریک بووم دەڕۆشتم بۆ باخەکەمان لەوێ دۆزیمەوە. زۆر لە دووی ئەم کاکە ئیمانی ئێوە گەڕان بەڵام نەمتوانی بیدۆزمەوە. هەر بۆیە چوومە نێو مۆبایلەکەی و وا دیارە لەگەڵ ئێوە پەیوەندیەکی زۆری هەبووە. کورتە پەیامی زۆری بۆ ناردوون سەبارەت بە باخ و کەباب و ئەو شتانە وتم ڕەنگە هاوڕێ نزیکتان بێ. شەرمەندە مەگەر ئیزن بدەن با خۆم مۆبایلەکەی بدەمەوە بە خاوەنەکەی. پێم وایە باخی ئێمە نزیکی باخەکەیانە لەوانەیە دراوسێ بین. باڵێیتر وتم پێم وایە دراوسێ بین باخەکەیوان لەکوێ کەرەجا؟ باڵێ وتم لە خزمەتانە دراوسێ حتمما هاتووە بۆ باخەکەیان مۆبایلەکەی لە گیرفانی داکەوتووە ناو نیشانی دروستی بدەن من مۆبایلەکە دەبەمەوە بۆیان.
ئاها تێگەیشتم خەیاڵتان ئاسوودە بێ مۆبایلەکەی بۆ دەبەمەوە تکا دەکەم ئەرکی سەرشانی منە باز بێنە نامەوێت شتێکم لێ بدەی بیستمە دوێنێ هەراهوریای زۆرت وەڕێخستووە بۆ بە منتنەوت بڕیارە بێنە گیانم ها کەسێک بڕیار نەبووە بێت بۆ گیانت من فرێ و مەدە هەرگیزیش درۆ دەلەسەم لەگەڵ مەکە وتیان پێت بڵم ڕەزامەندی لەدەم سکاڵاکەرت سنراوە ئێستا ماوە قۆنەقە یاسایەکانی دادگە بەم زوانە ئازاد دەبی فەرمانبەرێتیکەت خۆ لەبیر نەچووە ڕاوەستە من دەکەمەوە کێیە؟ مۆژدەگیان بیکەوە منم سڵاو سەلام بۆ دەرگاکەت ئاوا قۆفڵ کردووە سەلام کچی خۆم باشی زۆر سپاس سلام بابا سەلام کوڕەکەم شێوت خواردووە؟ شێوی چی لە بەیانی وچم نەخواردووە دەی ئەگەر وایە نانامادێ منداڵەکان وەرن باوکتان برسێتی من دەڕۆم نانەکە بێنم من دوو نابم بابا بە قوربانت کوڕی خۆم دەبینن چی ڕۆڵە؟ مەگە نابینی چۆن دەجوڵیتەوە دەڵێ ئێمە زیندانین دەڵێ ئێمە چیچل و بیبی لە ئینگورگە ڕەشەش لەبەر دەرکە ڕاوەستاوە ئێمە بخوات سواری ئۆتۆمبیل کە دەبین هەموو دەرکەکانی قوفڵ دەکا دێوە خۆ باشە ڕۆڵە بە ڕێگەدا کە دەڕۆین هەر ئۆتۆمۆبیل یان مواتۆرێک لێمان نزیک دەبێتەوە نادەداتە بڕۆت هەر وەک نێو فیلمەکان من تێناگەم دایکم بوو وای لێ هاتووە ئەو هیچ کاتوان نەبوو وەرن نانامادەیە زۆر باشە ئێستا وەرن پێکەوە نانەکەمان بخۆین دوایە من هەموو شتێکتان بۆشی دەکەمەوە وەرن من خەریکم لە برسانە دەمرم وەرە ئەگەر منداڵەکان نانەکە نەخۆن بەجێ هەمووتان دێخۆم فەرمو لێرە دانیش فەرموو دەست و چاوت خۆش بێ با پێش لە هەمان بۆ کچە خۆن جیرانەکەم تێکم ئێ بابا گیانە. مەگەر خۆت برسیت نەبوو تۆ بخۆ جا منیش دەخۆم فەرمو قاپەکە بدە ڕۆڵەبەتی نا بابا دەست و خۆش خۆم تێ دەکە زۆر باشە ئێوە چی؟ تۆ برسیتە فەرمو منیش تێ دەکەم بۆ سۆهیلە ڕۆڵە باڵێ بابا حاڵ و ئەحواڵە چۆنە ڕێکوپێکی؟ نازانم بابا یانی چی نازانم کچەکەم سبەینە کارنامەکەمان دەدەنەوە تۆزێک دەترسم ئیتر لەبەرچی دەترسی؟ دەترسم لەوانەی زانست بیست نەهێنمەوە ئەها یانە تۆ خوێندوتە بەڵام ڕەنگە بیست نەبیتەوە ئەرێ زۆر دژوار بوو بابا گیان ئەخ ئەوەی دقیدی ناکە ڕۆڵە گیان تۆ هۆڵی خۆتت داوە ئێستا ئیتر ئەگەر ئەنجامەکەشت بەدڵ نەبوو لە بایەخی تێکوشانی تۆ کەم نابێتەوە نمرەم کەم دەبێتەوە ئەوەی تر دەبێ بە لۆنێک لەگەڵی ڕابی لێرە وەرە کوڕم یانی ئەگەر نمرەکەم نەبێ بە بیست تۆ لێم زیز نابی بابا گیان من ئەگەر بێ بەبی زۆرتر خۆشحاڵ تۆ هێشتا هەر نیگەرانی نمرێ وانەی ولومتی ئەرێ زۆر باشە وەرە تا باوکمان بەتەنیای دەستکەوتووە پێکەوە دانیشین و خێرا قسەکانمان بکەین باشە باش چه قسێکتان هەیە ڕۆڵە لەبیرت نەماوە خۆت وتە دواتر پێکەوە قسە دەکەین سەبارەت بە دایکم کارەکانی هەڵس و کەوتی سەرگیری و بەرگریەکانی سۆیلگیان تۆ وا قسە دەکەی کە دەڵی هەر دایکت ناناسی دایکت مەگە بەردەوام وا بووە ئەرێ تەقسیبار نییە ئیتر دەبینی کە جاروبەر ژیانی ئێمە مرۆڤ وا دەخوازێت کە هەڵس و کۆتمان بگۆڕین ئێستا ئەگەر هەوا سەر بێت تۆ ناچاری پەنجەرەکە داخی ها یانەوەی کە ئێستا گەبتەوێت سەفەرێکی دوور و درێژ بکەی هەر بەم جاتای خوێندنگە دەڕۆی یان بە ساکێکی گەورەتر بە جانتایکی باشتر دەچی قسەی تۆ دروستە بابەگیان بەڵام من لەگەڵ کوڕی سەرگورد مەنسووری قسام کرد پێریش ئەحسانم لە خوێندنگە بینی
کوڕی سەرهەنگ سدوودا دەی دوایی لەگەڵ ئەوانیش سەبارەت بە مەسەلە قسەم کرد ئەوان هیچ کامیان وەک من نین خەریکم بە ئەنجامێک دەگەم باوکە حتمما دەگەین ئەنجامێکی دروست کوڕم ئێستاش پێویست ناکەن نیگەران بی کەسێک بە پارێزەوە دەجوڵێتەوە هەرگیز تووشی کێشە نەبێ کەوایە دەتانەوێ بڵێن کە بۆ چوونەکەی من دروستە هەرکی تۆ ڕوون و ئاشکرایە سۆیلگیان تۆ دەبێ ئاگات لە خۆت و خۆشت و دایکت هەبێ دوایە ئەوەش گوێ بدەیتە قسەوە ڕاستپێریەکانی تا ڕەوەشەگە هەوەن بێ دروستە؟ ئێستا شەستە بڕین کە خۆشکە دەبێت سبێ بەیانی زوو لە خەوەستێ هەستن وەڕم بخەون هەستن هەستە کڕۆڵیگیان هەستە شەوت خۆش کچەکەم شەو خۆش شەو خۆش بابە شەو خۆش کوڕەکەم تاعات قبول بێ سەلامەت بێ ئەرێ بۆ ئێستا نوێژ دەکەی پێڕوا ناگەم بێروس دەرسوانەی زانکۆ کار و فەرمانی نێو ماڵ کاروباری منداڵەکان بڕواکە ئەگەر کاتی تاقی کارەکەم نەبوایە ئەم ترمە پشوم وەردەگرت لە خۆڕا کاتت بە فیڕۆ بدەی بە خودا پێڕوا ناگەم دازانم مۆژدا ئەم سەرگەری و بەرگریانەی تۆ منداڵەکانی وەڕاز کردووە زۆر لە تنگانەدان تۆ دەڵێ من چی بکەم تا دایک نەبی نازانی من چی دەڵێ منیش تێدەگەم منیش پێم خۆشم گوشارە لەسەر بنەماڵم نەمێنێ داتەوێ بڵێن پۆلیسێکدانن کە لە دوورەوە ئاگای لە ئێوە و گەڕەکەکەمانە ئەوە زیاتر دڵمدا دەخور پێ لە جیاتی و کارانە خێراترم ناپیاوە بدۆزنەوە تا ئێستا هیچتان دەست نەکەوتووە با تا ئەم کاتیشەوە خەریکم دۆسیە بوو دۆزیتانەوە نا ئەمڕۆ قۆڵبڕێکی سێری کردووە بەڕاستە دیسان ئەرێ ڕەنگە بڕوا نەکەی چووەتە ناو کاری بورسەوە هەڵبەت پارێک جێگۆڕکی پێ نەکراوە نازانم مەبەستی چی بووە خدایە خێراتر شەڕی ئەم تاوانکارە لە کۆڵی ئێمە بکەوە ڕزگارمان بێت چ کەبابێکی لێ دەرهاتووە ئیمان وەرە بزانە چیم ساز کردووە ئیمان